میوانانی عزیز، دایکان و باوکانی خۆشەویست، قوتابی خۆشەویستەکان، بەخێر بێن بۆ ئاهەنگی خەڵاتکردنی قوتابیە سەرکەوتووەکانی قوتابخانەکانی ئیشخونی لوفەر لە ئەزموونە گشتیەکان. خۆشحاڵین ئەمڕۆ بۆ جارێکی تر بە خزمەتتان دەگەینەوە و ئەو خۆشەویستانە لێرە خەڵات دەکەین کە جێگای شانازین بۆ ئێمە. قوتابخانەکانی ئیشخونی لوفەر زیاتر لە 25 ساڵە خزمەت بە پرۆژەی پەروەردە دەکات و بووەتە ناونیشانی سەرکەوتن و ئێمەش بەڵێن دەدەین کە وەکو ناونیشانی سەرکەوتن بمێنینەوە. ئەمساڵ ڕێژەیەکی زۆر لە قوتابیەکانمان نمرەی بەرزیان بەدەست هێنا و توانیان لەسەر ئاستی کوردستان پلەی بەرز بەدەست بێنن. لە تاقیکردنەوەی وزاری پۆلی 12 لە 10 یەکەمی سەرئاستی هەرێم 6 قوتابیمان توانیان شوێنی خۆیان بکەنەوە. وارەوە لە تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلینۆ لە 3 یەکەمی کوردستان قوتابیەکمان توانی شوێنی خۆی بکاتەوە. لە تاقیکردنەوەی وزاری 15 قوتابیمان سەرووی کۆنمرەی 95 و 55 قوتابیمان سەرووی کۆنمرەی 90یان بەدەستێناوە. بە هەمان شێوە لە تاقیکردنەوەی نیشتیمانیدا 36 قوتابیمان سەرووی کۆنمرەی 95یان بەدەستهێنا و 69 قوتابیمان سەرووی کۆنمرەی 90یان بەدەستهێناوە کە ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە. بەهۆی زۆری ڕێژەی قوتابیەکانمان سوپاس بۆخوا ئەمڕۆ توانیمان تەنها ئەو قوتابیانە بانگ هێشت بکەین لەگەڵ خانەوادەکان کە سەرووی کۆنمرەی 95یان هێناوە. دڵنیام بۆ ساڵی داهاتوو دەبێت شوێنێکی گەورەتر ئامادە بکەین چونکە لەوە دڵنیان کە ژمارەی قوتابیانمان سەرووی 95 ساڵی داهاتوو زۆر لەو ڕێژەیە زیاتر دەبێت. لەسەر ئاسی قوتابخانە ناحکومیەکانی پەروەردەی گشتی هەولێر ئامادەی ئیشق پلەی یەکەمی بەدەستهێنا و ئامادەی نیلوفەر پلەی دووەمی بەدەستهێنا. بەم بۆ نێوە سوپاسێکی بێپایانی کارژێری قوتابخانەکان و مامۆستایانی فیداکار دەکەم کە ئەرک و ماندووبوون و شەونوخۆنیان کرد شانبەشانی قوتابیان و بەخێوکاران بۆ بەدەستهێنانی ئەم دەستکەوتە گرنگە. واروەها سوپاسی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر دەکەم کە هەردەم پاڵپشتی کەرتی تایبەتن بۆ سەرکەوتنی پرۆسەی پەروەردە و فێرکردن. بێگومان ڕۆلی بەخێوکارانیش لەبیر ناکرێت چونکە بەشێکی گرنگن لە پێگەیاندنی نەوەی دواڕۆژ. ئێمە بڕوامان بەوە هەیە کە بە دروستبوونی سێ گۆشەی قوتابخانە و قوتابی و بەخێوکار سەرکەوتنی زۆر گەورە بەدەستدێ و خۆشبەختانە ئەم سێ گۆشەیە زۆر بە جوانی لە قوتابخانەکانمان پەیڕەو دەکرێت و دروست بووە. قوتابیانی خۆشەویست، من نەک وەکو بەڕێوەبەری گشتی قوتابخانەکان بەڵکو وەکو قوتابیەکی دەرچووی قوتابخانەکانی ئیشق شانازیتان پێوە دەکەم و پیرۆزباییتان لێ دەکەم. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم لە قۆناغەکانی داهاتوو. من دڵنیام لەوەی لە هەر شوێنێک بن دەبنە باشترینی ئەو شوێنە و بە باشترین شێوە خزمەت بە وڵات و نیشتیمان دەکەن. لە کۆداییدا دووبارە بەخێرتان دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر سپاس.